هەنێ شتەیە خۆشەویستەکانم با لە دینیشا مەکانەتێکی هەبێ، با لە دینیشا بە شێوەیە بێ، بەڵام کە ببێتە مای ئەوەی ئولفەت و خۆشەویستی لە نێوانی مسلمانانە تێکدا تۆ نابێ دەستی بۆ ببەی. مادام ئەبێتە مای تەفریقە لە نێوانی مسلمانانە، وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن نەیکرد تۆش دەستی بۆ مەبە و کێشە دروست مەکە و خۆشەویستی نێوانی مسلمانان لەبەر خاتر شتێلێکی ورد یەک مەد. ئەمە کێ لەم قسە تێگا؟ زانای عاقڵ لێی تێگا، ئەو زانایەی کە هەست بە مەسئولیەتەکە، شتە گەورەکانی لا گرنگە، شتە بچکەکانی لا کەمترە. هەندێک شت هەیە وردی لێ تەسیر لە گەورەی دینی ئیسلام ناکە، بەڵام هەندێک شتەیە زۆر گەورەیە. ئەگەر ئەوە خوا نەخواست تێک بچێ وەکو برایەتی نێوانی مسلمانان، ئەوە ئیتر هەموو شتەکان تێک ئەچێت. یەک نمونەتان بۆ دێنمەوە لە سەردەمی ئەم دواییە لە میسر. ئەلەم دواییە لە میسر کێشە دروست بوو لە مزگەوتەکانەوە کە چۆن لە ساڵەکانی پێشوە لای خۆمانیشە بوو، بەس ئێستا کەمەوە بۆتەوە. یەکەم شەوی تەراویح کێشە دروست بوو لەسەر ئەوەی ئایا 23 ڕکات تەراویح بکەین یان وەکو 11 ڕکات. ئەم بوو بە کێشە هەر سەرەتا، یعنی سبەی ڕەمەزانە ئەم شەو بوو بە کێشە. کۆمەڵێکیان وتیان 11 بکەین، گەنجەکان ئەو کاتە زیاتر گەنجەکان لەسەر ئەو بیرروباوەڕە بوون کە هەر ئەبێ 11 بکەین. و بەتەمەنەکانیش وتیان باو بە پیرانی ئێمە 23 کردو، ئێمە هەر 23 کەین. بوو بە کێشە و دەمەقاڵە پیاو چاکێک لەو کاتە دێتە ناو مزگەوت. لەو کاتە ئەوانیش هەمووی ڕووی تێکەن، ڕۆکەن ئەو پیاو چاکە زانەمە پیاوێکی چاکە، هەم زانایە و هەم عالمە و هەم کەسێکی حەکیم و عاقڵە. وتیان مامۆسا بێتەوە حەکەم بە لەبەینمانە، بێتەوە حەکەم بە لەبەینمانە. ئەم گەنجانە ئەیان نەبێ سنەتی بابا پیرانی ئێمە تێکدەن، ئێمە چەندین ساڵە 23 ڕکاتەکەین، ئەمانی ساڵێن با 11 بکەین. گەنجەکانیش وتیان مامۆسا گیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم 11 کردووە و ئێمەش هەر 11 ئەکەین، لە 11ەکە لا نادەین. ئەمان وتیان آخر ئەمە ئیمامی عومەر 23 کردووە، ئەمانیش وتیان لەوانەیە ئەوەی ئیمامی عومەر صحیح نەبێ و المهم دەمەقاڵە دروست بوو. ئەمش دەمەقاڵە مەکەن کاکە، ئەمە پێویست بەوە ناکە ئێوە بەرامبەر یەکتری بوەستنەوە. بەڕای من ئێوە بە قسەی منەکەن وتیان ئەرە وەڵا هەردوو لاوتیان بڵ. وتی کاکە نوێژی تەراویح مەکەن، نوێژی عیشا فەرزەکە بکەن، تەراویح سنەتێکە بچنەوە بۆ ماڵ. وتیان آخر برا ئێمە چۆن بچینەوە بۆ ماڵ؟ ئەمە خێرێکی زۆر گەورەیە، چۆن تەراویح لەدەستی خۆمان بدەین؟ فەرمووی برا تەراویح سنەتە یا فەرزە؟ وتیان تەراویح سنەتە. فەرمووی برایەتی نێوانی ئێوە، خۆشەویستی مسلمان بۆ برای مسلمانی فەرزێکی زۆر گەورەیە، بەڵام ئەمان سنەتێکە. ئێوە لەبەر خاتری ئەم سنەتە خەریکە ئەو فەرزە گەورەیە ئیسلام لەدەستەدا. تەماشاکەن برایە هەموویان وتیان تەواو ئێمە قسەکەی جەناب جێبەجێ. لەیلە هەموومان بەیەکەوە هەشتەکە ئەکەین، ئەوەیشی حەزەکا ویتر بکە ویتریش بکە، ئەوەی حەزەکا بیکاتە 23 بچێت لە ماڵەوە تەواوی کا ویترەکەی لە ماڵەوە. تەماشاکەن خۆشەویستەکان، ئینسانی عاقڵ ئەوە حەلەکە، ئەوە مەوزوعەکان حەلەکە. بۆیە زۆر کەس جاری وا هەیە ئەلەم بابەتانە تێ ئەکەوێ بەڕاستی. یونسی کوڕی عەبدولئەعلا ئەو خۆی باسێکا کە تەلەبە ئیمامی شافعی بووە، کە هاوڕێی ئیمامی شافعی بووە، ئەڵێ نەمبینیوە لە شافعی عاقڵتر. ڕۆژێکیان لەسەر بابەتێک منازەڕەمان کرد تاوەکو گەیشتە حەدێک ئیتر تەواو لە یەکتری تووڕە بووین، ئەو بەلایەکا چوو منش بەلایەکا چوو، تووڕە بووین لە یەکتری. دوایی وە کاتی نوێژەکەی تر هاتینەوە بە مزگەوت، هات دەستی گردم، پێی وتم وتی یونس ناکرێ ئێمە لەسەر سەدەها بەڵکو هەزارەها بابەت ڕەئیمان وەک یەک وا بێ، لە بابەتێک شابال ڕەئمان جودا بێ کە بابەتەکە خۆی مەجالی تایە لە شەریعەتە. ناکرێت یعنی تۆ ڕەئیەکت هەبێ من ڕەئیەکم هەبێ. خەڵک لەم بابەتە مختلفین، خۆ ئێمە لە هەزارەها بابەتە متەفقین. وتم بەرە وەڵا ئەبێ. دەیوتی با باوشکەی لە یەکاوتەوە بە ئەم بابەتە قسەی لەسەر ناکەی، تۆ بۆ خۆت ڕەئیت وابێ و مش ڕەئیم وایە. ئەمە عاقڵیە برا عەزیزەکان. بۆیە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ یەکێکە لە زانە پێشینەکانی ئێمە ئەم پیاوە بەڕێزە ئەفەرمێ سەلەف و پێشینانی ئێمە کێشەیان هەبووە، مناقەشەش هەبووە لە نێوانیانە، بەڵام ئەو کێشە و مناقەشەیە نەگەیشتە حەدێکە قسە لەگەڵ یەکانەکەن کە پشت لە یەکتری بکەن کە دژایەتی یەک بکەن، بەڵکو توانویان ئەگەر حەلیکەن نەشیان توانیوە هەر کەسێ لە سەر ڕەئی خۆی ماوەتەوە، بەڵام برایەتی خۆشەویستی هەر ماوە لە نێوانی مسڵمانانە. هەتا خۆی نمونەیەک دێنێتەوە، ئەڵێ لە سەردەمی منە کێشەیەکی گەورە لە بینی زانە حەمبەلیەکانە و زانە ئەشعەریەکانە دروست بوو. زانە حەمبەلیەکان لەسەر ڕەئی خۆیان ئەچوون، ئەوانیش لەسەر ڕەئی خۆیان ئەچوون. ئەڵێ گەیشتە مەسئلەکە گەیشتە ئەوەی کەوا لە یەک بخێن قسە بە یەک بکەن، خەریک بوو کێشەیە زۆر گەورە دروست بوو ببێ لە نێوانیانە. ئەڵێ من کەوتمە نێوانی هەردوو لە بە فەزڵی خوای پەروەردگار توانیم هەردوو لا بخەمە یەک
او تنافر تناحرك هبو نميلا الفتو خوشويسي لجيكا چان ومسلمانان زور زور دلان خوش بو بم كاري من تماشاك خوشويسي زاناي عاقل زاناي جير او معاملات على سر او امتانيك خلاف هي لبيني بيشينانا